تەرمیناڵی کەلارە. شۆفێرانی تەرمیناڵەکە ژمارەی زیاتریان لە هێڵی کەلار سلێمانی کار دەکەن. شۆفێرانی هێڵی کەلار سلێمانی نیگەرانی بە ڕوخساریانەوە دیارە، چونکە بە خراپترین ڕێگادا هاتوچۆ دەکەن و شاید حاڵی چەندین ڕووداوی ناخۆشن. والله هەتا بێژی ڕێگەکە خراپە، هەتا بێژی بەس جادە کۆنەکەی قەدیمان بۆ چاکەنەوەشمان نابێ. کۆنەکەی قەدیمان بۆ چاکەن بکە وەک خۆی لێکەنەوە هیچمان ناوێ. دووسایدی مەراکەکەشی ئەم دووسایدی ئەمە کوژان بڕە. ڕۆژانە لای گاڵتەوە سیان چوار هات چوار مەعادە دەم تونێلەکە سیان و چوار قەڵبە بووە. نۆمانگی ئەمساڵ لە گەرمیان 176 ڕووداوی هاتوچۆ تۆمارکراوە. لەو ڕووداوانەش 242 کەس بریندار بووە و 24 کەسیش گیانی لەدەستداوە. بە مەودای 41 کیلۆمەتری ڕێگای نێوان کەلار دەربەندیخان لە ساڵی 2021دا 21 ڕووداوی هاتوچۆ لەم ڕێگایە ڕوویداوە و 35 کەس بریندار بووە و 6 کەس گیانی لەدەستداوە. بەڵام لە ساڵی 2022دا ئەم ڕێژەیە بەرەو هەڵکشان چووە و بە تەنها لە ماوەی نۆمانگی ئەم ساڵەدا 23 ڕووداوی هاتوچۆ ڕوویداوە و 46 کەس بریندار بووە و 7 کەسیش گیانی لەدەستداوە. ئەمە جگە لەو زیانە مادیانەی کە بەر ئۆتۆمبیلی هاوڵاتیان کەوتووە. ڕووداوەکانی هاتوچۆ بەداخەوە ڕویان لە هەڵکشان کردووە. هۆکارەکانشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی پابەت نەبوونی شۆفێران بە ڕێنمایەکانی هاتوچۆ و شۆفێران بە شێوەیەکی بەرچاو یعنی پابەت نابن بە یاساکانی هاتوچۆ و هەندێکشی دەگەڕێتەوە بۆ خراپی ڕێگاوبان. زۆری ڕووداوەکان شوێنکاری وەستای بۆیەغی ئۆتۆمبیل و تەنەکەچیەکانی ناوچەی پیشەسازی زیاتر قەرەباڵغ کردووە و ڕۆژ نییە پەیوەندیان پێوە نەکرێت بۆ چاکردنی ئۆتۆمبیل. لەبەر خراپی ڕێگەی سلێمانی کەلار یعنی ڕاستی ڕووداوی هاتوچۆ زۆر بووە. یعنی سێمەگەم لە حەزەی بەردەم دوکانەکەمان بکە یعنی ئێمە لەو کاسبێکەمانەرەوە سایشەکەمانە پێمان ناخۆشە ئەم ڕووداوانە پێمان ناخۆشە بەڵام دیشەکەمان و ئاسا ڕزقەمان واسانێ شکە خەین ینی زەختێ زۆر ها لە سەرمان ئیش و کارەکانمان زۆر زیادی کردێ لەیرایە. زۆرترین چاوەکان لەسەر ڕێگای کەلار سلێمانیە. خراپی ڕێگاکەش بۆ هۆکاری زیادبوونی ژمارەی قوربانیانی هاتوچۆ دادەنرێت. ماوەی چەند ڕۆژێکیشە چالاکوانانی ناوچەکە کەمپینێکیان بۆ تەواوکردنی ڕێگای بە دووسایدکردنی کەلار دەربەندیخان سلێمانی دەست پێ کردووە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.